طبعا أم يمنيين أم عزاء بابات الدار والخال خانقين فعلا ناس ناوي خانقين ساري شهيدات لبلاد أنصاره أزال تزمت لكم حمايات هذه مطورة جاشتينا وتازه بداخله او حد من هیچ پێشەکێک ناڵێم بەڵکو ئەمە شێرە ژنێکە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە پارێزگای دیالە کاندیدی کردووە. من لەگەڵ ئێوە بەیەکەوە پێشوازیەکەین لە سۆزان مەنسوور کاندیدی ژمارە 24 لە لیستی 222 پارێزگای دیالە با بفەرمێت. ئەکاتتان باش بەخێر بێت. ئێوە زۆر بەخێر بێت. سۆزان خان سۆزان مەنسوور چییە؟ ئەم کاتەی جەنابەت و ئامادەبوانی بەڕێز و بینەرە بەڕێزەکانی کورسات باش. سۆزان مەنسوور کچی ئەم کوردستانەیە لە شاری خانەقین، شاری کوردستانی خانەقین. چاوی کردەوە لە دایک بوو لە بنەماڵەیەک، چاوی کردەوە لە بنەماڵەیەک بوو کە یەکێتی بوو لەگەڵ لە دایکبوونی منە، لە دایکبوونی منە ڕێک لەگەڵ لە دایکبوونی یەکێتی نیشتمانی کوردستانیە. خۆشبەختانە خوشکی هەردوو شەهید حسێن مەنسوور و مەهدی مەنسوورم لە بنەماڵەیەک لە دایک بووم، چاوم کردەوە لە دنیا باوکی خۆم نەبینی، وشەی باوەم نەئەوت، چاوم کردە هەم زوڵمی بەعەس. باوکم پێشمەرگە بوو، لە دوای پێش هەر لە خانەقین بوون، هەر لە خانەقین لە دایک بوومە. باوک و باپیرم هەر خانەقینین و هەر بە کورد ژیاون و هەر لە خانەقین ژیاون، لە خانەقین عەمرخوایان کردووە. ڕژێمی بەعەس گۆر بە گۆر سەدام حسێن باوکمیان کوشت لە دهۆ کاتی خۆی مۆزەف بوو. یعنی من باوکی خۆمم نەبینیوە. زۆر جا خەڵکەکە ئەڵێن بۆ ئەڵێ گۆر بە گۆر یا جنێو بە بەعەس دەیدوو لە ڕوویەوە بڵێ جنێوی پێ ئەدەم. کە من یعنی زۆر زەحمەتە مناڵ پێویستی بە باوکە کە من باوکی خۆمم نەبینم، وشەی باوک نەڵێم، یعنی ڕژێمێک ئەو باوکی من کوشتووە چۆن خۆشم بوێ، چۆن ئەتوانم خۆشم بوێ. ئەجا بە درێژایی ژیانی ئێمە لە خانەقین تا ڕاپەڕینی بەهاری 1991 ئێمە هەر ئەنواع تەرحیلمان بینیوە لە ڕژێمی بەعەس، تەبعیسمان بینیوە، تەعزیبمان بینیوە، سجن، ئەنواع معاناتمان بینیوە بەدەست ڕژێمی بەعەسەوە. بۆچی خۆت کاندید کردووە سۆزان خان؟ طبعاً پێش کاندید بوون من ئێستا پەرلەمانتارم لە پەرلەمانی عێراق لە کوتلە یەکێتی نیشتمانی کوردستان و ئێستاش کە کاندیدم، یعنی بۆ من شەرەفە لەسەر لستێک کە پێ بڵێن لستی شەهیدان یەکێتی نیشتمانی کوردستان تەنها حزبە کە خاوەنی سەرەوەی 26,000 شەهیدە. یەکێتی نیشتمانی کوردستان سەرۆکی مەرجعی ڕوحیمان جەلال تاالبانی بووە کە هەموو ژیان فەخری پێوە ئەکا. چۆن فەخر بە یەکێتی نیشتمانی کوردستانەوە نەکەم؟ ئێستاش سەرۆکەکەی
ئێستاش سەرۆکی یەکێتی زۆر بەڕێز بافڵ جەلال تالەبانیە کە غەیرە خوای گەورە سەر بۆ کەسدان نانوێنێ ئەوەی ئەڵێ جێبەجێەکە من هەموو جارێ ئەڵێم بە دەرچوونم و دەرنەچوونم فەخرەکەم کە ڕۆژێ لە ڕۆژان پەرلەمانتاری یەکێتی بوومە ئێستاش کاندیدم لەسەر لیستی یەکێتی نیشتمانی کوردستان من کە پەرلەمانتار بوومە کوتلەکەم خۆشم ئەوەی یەکێتی و توێتی وەکو خۆی جێبەجێمان کردووە هەمووتان ئەزانن یەکێتی چی بەلایەوە مەبەستە بەڕێز سەرۆک بافڵ هەموو جارێ بە ئێمە ئەڵێ ملت لەسەرەوەی هەموویەتی ئەبێ ئێمە گوێ لە معاناتی ملت بگرین پێداوستی ملت لە پێناوی ملت تا شەڕ بکەین دوایی گوێ لە قانون ئەگرین و چی ئەبێ و چی ڕوئەدا زۆر جار ئێمە کە ئیشەکەین یان سەرۆک بافڵ خۆی کە ئیشەکە بە ئێمە ئەڵێ پێم ناخۆشە کە باسی بکەن لەبەر ئەوەی ئەوە منەتی نییە بە ئەرکی سەریشانی خۆمان ئەزانی ڤیددیۆیەکماندانە لە بری پێشەشی قسەکانی من ئەم شەڕە لەسەر چی بوو؟ بەداخەوە لە ناوچەکانی تر کوردستان یعنی ئێستا لە بانگەشەی هەڵبژاردن باس لە موشەکرێ باس لە بوجەکرێ باس لە خزمەت گوزاری ئەکرێ ئێمە لە خانەقین بە ئەمڕۆشەوە شەڕی خاک و نەتەوە ئەەکەین یعنی لە خانەقین تەجاوزێک بوو کابراەک هاتووە وتو عەرزەکانم کڕیوە ئەو عەرزە مڵکی وزاری مالیە عێراقیە جوتیارە کوردەکان لەوێ عەرزەکە ئەکێڵن و بەکاری هێنن دوای ڕوخاندنی ڕژێمی سەدام حوسێن منطقەی بەختیاری و منطقەی مەڵکشا لە خانەقین ئەوانەی کە تەرحیل کرابوون بۆ ئێران بۆ ناوچەکانی تری عێراق گەڕانەوە لە خانەقین جارێتر لە شوێنی باگ و باپیرانی خۆیان جێبەجێ جێنشین بوون لەوێ ئێستا بە هەمان شێوە بەداخەوە زڵمێکی تریان لێ ئەکرێ کابراەک هاتووەڵێ من عەرزەکانم کڕیوە سەرەوەی 100 دوکان لەوێ هەیە کە کاتی خۆی پێشی 2017 ئەو عەرزە پێیان دراوە دوکانیان بۆ کراوە کە لە دەرەوەی شاری خانەقین بێ تا زەحمەتی لە ناو شاری خانەقین دروست نەکا هەم لە هات و چووە لە هەموو شتێکە ئەو کابراش هاتووە بە دوکاندارەکان ئەڵێ ئێوە بڕۆنە دەرەوە من ئەم عەرزەم کڕیوە ئەبێ دوکانەکان بڕوخێنم ئیتر قایمقامی خانەقین و لەگەڵ دایرەی زراعە و شارەوانی خانەقین محزەرێکیان کرد لژنەیەکیان تشکیل کرد وتیان ئەبێ ئەو تەجاوزانە لا بدرێن طبعا تەجاوز فەرقی نییە من دایما ئەڵێم تەجاوز فەرقی نییە دۆڵەمەند بێ فەقیر بێ هەر کەسی بێ مەسئول بێ ئەبێ تەجاوز کە تەجاوز ئەکرێ لا بدرێن قایمقامیە هەوڵیاندا تەجاوزەکە لابن قووەتێکی زۆر چوون تەجاوزەکە لابن قبولیان نەکرد قووەتێک لەوێ بوو کە سەر بە حکوومەت نەبوو قبولیان نەکرد کەس بچێتە ئەوێ تەجاوزەکە لابن تەحەدایان کرد برادرانی خۆمان هەندێک برادر وتیان مەڕۆ بۆ ئەوێ قووەتێکی زۆر حەشد شعبی لە بەغداوە هاتوون یعنی با دووسێ گەنج لەوێ نەدرێن بە کوشت و خوێن نەڕژێ و تو ببی بە سەبەبی خوێن ڕژانەکە من کە چوون بۆ ئەوێ کەسم لەگەڵ خۆمانە برد تەنها کەناڵەکان کە لای مەکتەبەکەی من ئامادە بوون لەگەڵ ماهاتن و کوڕێک کە سایقەکەم لەگەڵ ماهات ئەو شورتانە کە لەوێ بوون ئەوە شورتە بۆ حیمایەت یعنی بۆ ئەوە بوون کە حیمای ئەو کەسانە بوون کە تەجاوزەکە لابن ئیتر چوین بۆ ئەوێ دەستم پێ کرد وتم ئەمێ شتێکتان بۆ باس بکەم کە خانەقین لە پێناوی ئەم خاکە هەزارهای گەنجمان کردوتە قوربانی ئەم خاکە بە ئاسانی ئازاد نەکراوە ئێمە بە خوێنی گەنجەکانمان نازناوی خانەقین شاری شەهیدانە ئایا چەند شەهیدی داوە تا ئەو نازناوە لە خۆی بگرێتەوە ئیتر بوو بە هەرایەک لەوێ خەڵکەکە ئەرهابی و ئەوە نییە ئەو کەسانە کە هێنایە بوویان بۆ ئەوێ کە دیفاع لەو تەجاوزە بکەن دیفاع لە تەجاوزەکە بکەن ئیتر ئەوە بوو منیش کردم بە هاوار داوام کرد لە حکوومەتی عێراقی لە سەرۆک وەزیرانی عێراق لە لای ملەتەوە بڵێ ملت زۆر پێخۆش بوو یعنی منیەتە بیرم ئەو ڕۆژە تەنانەت لە بادینانەوە ڕئیس عەشیرەت لە بادینانەوە لە سلێمانی لە هەولێر لە خانەقین لە مەندلی تەلەفۆنیان بۆ من کردووە و تویانە ئێستا تەنها مەسافەی ڕێگەکە ئامادە ئەبین لە خانەقین لە پشتین کەس ناتوانێت عادات لێ بکە ئەوە بۆ من شانازیە کە فەخری پێوە ئەەکەم کە ملەتەکەم لە پشتم بێت کە ملت لە پشتم بوو پێویستم بە کەس نییە زۆر باشە باسی شتی تریشەکەین بێکەوە سەیری ڤیددیۆ بکەین شێر حوسێن مەنسوور دوای قسەی لەسەرەکەی فەرموو بەریان داینێ کیان
تاكو آخرين داعش لكردستان دور نكينەوە لە ناوی نەبین ئەمان نەگەڕێنەوە بۆ کوردستان ئەوە پەیامی ئێمەیە ئەوە بەڵێنی ئێمە بۆ خەڵکی کوردستان هەمیشە و هەمیشە ئێمە ئەبێ کاتێکمان بینن لە سەنگەرەکان بین ئەگەرەکو ئەم وەزعەما بێت ئەگینا دڵنیایەکەمەوە بە سەردان نەبێ بۆ ئەوی ماڵ و مناڵمان ببینین وەکو پێشمەرگەیەک سەردان بکەین پشۆیەکی کورد ناگەڕێنەوە ناو ماڵ و مناڵمان. سەرکەوتنە پێشکەش بە گەورە و بە ڕێزمان جەنابی مام جەلال. بەڵێ کاکسێن بەڵێ کاکسێن ئەوە فرمێسکی شادی فەرماندەی هێزەکانی پشتیوانی دووی پێشمەرگەی کوردستانە لە خاکی پیرۆزی کوردستان لە ناحیەی جەلولا بۆ سەرکەوتنەکان و بۆ شادیەکان و گەڕانەوەی سەرۆک تاڵەبانی بۆ خاکی نیشتیمان. دەین لەسەر هەر بستی خاکێکی ئەم کوردستانە خۆمان بە کوشت بین ئەگەر عەرەبی تیابێت تورکمانی تیابێت فارسی تیابێت مەسیحی تیابێت هەر ئاینێکی تیابێت هەر لایەنێکی کیانێکی سیاسی تیابێت ئێمە وەکو تاکێکی ئەم نیشتیمانە دیفاعی لێکەین بەڵام کە هاتەوە سەر حیزبی بوون والله من فەخر و شانازیەکەم کە من یەکێتیم. هەموو جارێک باس لەواکەم زۆر جار ئێستا لە کاتی بانگەشەوە هەموو کات کاڵێم خوشکی حسێن مەنسوورم ئەڵێن بۆ ئەڵێ خوشکی حسێن مەنسوورم مێژوو کەس درستی ناکات مێژووت بە ئاسانی دروست نابێ مێژوو درستی ئەکات ئەبوو عەلی مێژوویەکی بۆ وڵاتەکەی بۆ هەموو کوردستان بۆ حزبەکەی بۆ بنەماڵەکەی دروست کرد تا هەتایە ماوین ئێمە وەکو بنەماڵی ئەبوو عەلی فەخری پێوە ئەکەین. یعنی چی بیرکەوتەوە کە ئەو ڕۆژانەی شەڕی داعشت مەسەلەن بەشێک لەو گرتە ڤیدیۆیانەیە بینی لە شەڕی داعش ئێمە کە تەلەفۆنمان بۆ ئەبوو عەلی کرد زۆر جا تۆزانی وەکو بنەماڵە عاتفیەن بە شێوەیەکی عاتفی قسەکەی ئەوانەوەتە بۆ عەلی بۆ لە پێشەوەی بۆ شتێ لەسەر ناکەی ئەی چۆن تۆ ئەوە ئیشی تۆ نییە ئیشی تۆ هیچ ئیشی تۆ پشتیوانی تۆ سەرۆکی فەرماندەی هێزەکانی پشتیوانی دوویت یعنی تۆ هێزی پشتیوانیت دایما ئەوە وتەی بوو ئەیوت ئەگەر من لە پێشەوە نەبێ ورەی پێشمەرگەوە بە من بەوە بەستە من قادی پێشمەرگەکەم ئەگەر من لە پێشەوە نەبم ئەوەی کە لە دواوەیە چۆن ورەی بەرز ئەبێتەوە هەموو جارێ ئەیوت عمر لای خوای گەورایە ئەگەر من تاکو ئێستا شەهید نەبووم خوا عمری بە من داوە عمرێکی زیادە. بۆ تۆ ئەرکت قورس نییە کە خوشی شەهید حوسێن مەنسووری ئەو پیاوە قارەمانەی ئێمە لەسەر دەبابە ئەمان بینی لە پێشی سەنگەرە ئەمان بینی واتە ئەو لە حسەی شەوتر کە ساتێک کە تیایە شەهید بوو لە سەنگەری پێشەوە و لە پێناو پاراستنی کەرکووکە شەهید بوو ئەرشی تۆ قورستر ناکە کە بڵێ چۆن من ئەو مێژوە جوانەی ئەو وە شەهیدی تری برات و کەس و کار و خێزانەکەت بە تایبەتی حوسێن مەنسوور ناوێت کە لەسەر ئاستی عێراق وەرێمی کوردستانە ناوێکی ینی ئەستێرێکی پرشنگدارە ئەرکەکەی من زۆر قورسە لەوانەیە من ئەمە بە سەدفە ئێستا باست کرد کە ئەرکت قورسە ئەم دووسێ ڕۆژە ئێستا کە لە بانگەشەی هەڵبژاردنین زۆر کەس کە باسەکەم بەڵێ من دژە گەندەڵ بووم لە بەغداد بە فەخرەوە لە 329 پەرلەمانتار لەوانەیە لە 3-4 کەم پەرلەمانتار کە دژە گەندەڵی بووم لە هەموو عێراقا لەبەر ئەوەی سیاسەتی حیزبەکەمە هەموو بیان ئەڵێم من کە دژە گەندەڵی بووم کە هەوڵمدا بە شێوەیەکی باش بڕێوە بڕۆم هیچ غەڵەتێ نەکەم لەبەر ئەوەی ئەرکەکەم زۆر قورسە ئەرکی شانی من لە ئەرکی زۆر قورسترە ئەو ناوە جوانەی ئەبوو عەلی نامەوێت بە هیچ شێوەیە بە شتێکی بچووک وەکو عەلەمێکی سپیە کە نقطەیەکی ڕەش بکەوێتە ناوی قبول ناکەم ئەو نقطە ڕەشە بە هیچ شێوەیە هەوڵم داوە هیوادارم تا سەر بتوانم ئەو هەوڵە کە داومە بتوانم دەستی پێوە بگرم کە ئەو ناوە جوانەی ئەبوو عەلی ئەو خەڵکە لەبەر خاتر ئەبوو عەلی یعنی
خەڵک لەوانەیە منی بینی ئیشم کرد یان پەرلەمانتارێکی ئازا بووم دیفاع لە مافی ملەتەکەم کرد بەڵام لەوانەیە 90% یان بڵێن بەڵکو 99% لە خەڵکەکە ئەوەی دەنگی بە من داوە لەبەر پێناوی ناوی ئەبوو عەلی دەنگی بە من داوە. ئێستش ئەو سۆزە هەرماوە ئەو عەتفە هەرماوە؟ بەڵێ هەرماوە تاکو ئێستا یعنی حزب نییە لایەنگرەکانی لێ عاجز نەبن، حزب نییە کە 100% خەڵک لێ ڕازی بێ. لە ناو یەکێتی ئێستا ئێمە هەندێک خەڵکمان هەیە تۆزێ دڵی ڕەنجاوە لە یەکێتی عاجز بووە کە بەو بانگەشە ئەچم بۆ ماڵەکانیان پێم ئەڵێن ئێمە ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان لە یەکێتیش دڵمان بڕەنجێ بەڵام لە ئەبوو عەلی قەت عاجز نابین و دڵمان ناڕەنجێ. یعنی ئەوە بۆ من مایەی شەرەفە کە خەڵک یعنی هەموو کەسێ لە دنیا ئەڕوات خوا حافیزی ئەکات کۆچەکە بەڵام بۆ من شەرەفە کە ئەبوو عەلی لە باتی پارە و ماڵ ورسێکی بۆ من جێهێشتووە ئەو هەموو برا و دۆست و دڵسۆزانەیە کاچم بۆ ماڵ هەر یەک لە لێیان دەست بە سنگ بۆم ئەوەستن ئەڵێ لەبەر ئەوەی خوشکی ئەبوو عەلی درۆکەم بڵێم لە پێناوی خۆم قەینا من توانی و مەئزبات خۆم بکەم بەڵام بە ئێستاشەوە هەمووی لە پێناوی ئەبوو عەلیە زۆر بێ. زۆر باشە تۆ کە دوو برات بەخشیوە بە کوردایەتی بێچێتی نیشتیمانی کوردستان یعنی چۆن ئەتەوێت لەسەر ئەو ڕێبازە بەردەوام بی و باوکیشت بە هەمان شێوە ئەتەوێت لەسەر ئەو ڕێبازە بەردەوام بی ئەگەر ئەوان بە چەک و بە لە بەرەی جەنگا شەهید بن بەڵام تۆ ئەو ڕێتکە یاسایی سیاسی گرتوتە بەر چۆن ئەتەوێت ناوی ئەوان پارێزگاری لێ بکەیت؟ وەکو ئەوەی باسم کرد ئەرکی سەری شانی من یعنی لە زۆر کەس قورسترە زیاترە لەبەر ئەوەی تا ماوەم تا لە دنیا ئەبێ بەرگری لەو ناوە جوانە بکەم لەو مێژووە وەکو ئەوەی باسم کرد مێژوو ناتوانێت بەشە و ڕۆژێ درستیکەی مێژوو خۆی درستی خۆیەکە یعنی زۆر کەس بینین خاوەنی پارە یان خاوەنی مەسئولیەتێک هەوڵێکەدا ناوێ بۆ خۆی دروستکە قەت بەو شێوە دروست نابێ. ئەوەی من کە ئەیڵێم ینی ئێمە هێزی ناڵێم لایەنە کوردستانەکانی تر بەڵام یەکێتی نیشتمانی کوردستان لەسەرەوەی هەموو لایەنەکان بووە کە ئێمە هێزی ملت بووینە لە بەغدا هەر قانونێک کە ڕبتی بە ملەتی کوردستانەوە بووە یان بە مافی هەر یەک تاکە کورد لەم وڵاتە ئێمە بەرگریمان لێ کردووە جلسە نەبووە من زۆر جار پێم ئەڵێن یعنی تەرانەت لە ناو کوتلەکەی خۆمانیش ئاڵێن ئەڵێن تۆ شەڕەکەی بە دوای شەڕەوە ئەگەڕی یان بە چۆن شەڕ نەکەم ئەوە هەر قانونێک هەر دەستێک ببرێ بۆ هەر یەک تاک یەک کوردستانی دەست بۆ مافەکەی بگرێ مستەحیلە لێ خۆش بم قبول ناکەم بە هیچ شێوەیە. ئەڵێن سۆزانخان زەحمەت دائەنیشێ کۆنتڕۆڵی زەحمەت ئەمە لە چیەوە بۆ؟ بڵێ زۆرجار لە کۆبوونەوەکان ئێستا ینی ئەو کۆبوونەوەیە کە بە پارێزگا بوون شاری هەڵەبجە ئەو کۆبوونەوەیە کە گەڕاندەوەی عقارات و مڵک و ماڵازەکان بۆ خاوەنی ئەسڵێکی خۆیان ئەبینی هەندێک دەنگ بەرز ئەبێتەوە ئەڵێ کارکووک عەرەبی ئەو خانەقین عەرەبی من چۆن قبوڵیەوەکەم بە هیچ شێوەیە قبوڵیەوە ناکەم کە من کەرکووک کوردستانیە و خانەقین کوردستانیە بە دەنگ بەرزەوە شەڕ دەستەیە خەنە بەو دەرەجێنە بەڵام شەڕم کردووە بڵێ بە فەخرەوە لە پێناو ملەتەکەم کە من کە کەسێ پێم ئەڵێ کەرکووک عەرەبیە و خانەقین عەرەبیە بە هیچ شێوەیە قبوڵی ناکەم من نەموتووە مێژوو توێتی کە کەرکووک و خانەقین کوردستانیە کە من ئەڵێم کەرکووک و خانەقین کوردستانیە ئەوانەی تر بێبەش ناکەم ئێمە شاری پێکەوە ژیانین چ کەرکووک چ خانەقین عەرەبمان هەیە تورکمانمان هەیە کاکەییمان هەیە داوای لەبوردنەکەم ئەگە ناوی ئەوانەی تر نایێنم. سیاسەتی سەرۆک مام جەلالتان جێبەجێ کردو بە تایبەتەوە چەند ساڵە؟ طبعا کەس ناتوانێت وەکو سەرۆک مام جەلال بێ ینی سەرۆک مام جەلال یەکێ بۆ هەر سەرۆک مام جەلالە بەڵام لەسەر ڕێبازی مام جەلال هەوڵمان داوە لەسەر ئەو ڕێبازە بڕۆین کە ئەو تەوازنە بەڕاستی لە شارەکانی ئێمە لەوانەیە ببینن پەرلەمانتارەکانی یەکێتی نیشتمانی لە کوردستان یعنی من ئێستا کە لە پەرلەمانم خەڵکی بەسڕە ئەبینم لە جادە ماچمەکە ئەڵێ
لێدوانەکانت زۆر بەدڵمەکە لە تەلڤیزیۆن ئەدبینم تۆ بە ڕوحێکی نیشتمانیەوە قسەکەی بیر لای هاوڵاتی ئەو بۆ من فەخرێکە من فەرق نەکەم لە بینی هەموو لەسەر مەسەلەی پێکەوە ژیان هەمووی پێکەوە کە پێکەوە ژیان چەپکە گوڵەکە بەڵام کە یەتە سەر مافی ملەتەکەم وڵا شەڕەکەم و هەتا مردن هەر شەڕەکەم مستحیل لێ خۆش بوو بینە مابتارە بە شەڕی دەستەوەی خەش بێ لەسەر خانەقی لەوانەیە ببێ بە شەڕی دەستەوەی خە طبعا شەڕی دەستەوەی خە ئەوەی لە پێناوی ملەتەکەی بەپێوە هەڵسین بڵێ ڕەنگە تۆش زۆر حەز بە دانیشتن نەبێت بەڵە باشترە وڵام حەزم لە دانیشتن بەطبیعەت کاک سۆرانە گەرمایکەکەمان بۆ بێنی ئێوەش گەنج و لاوان یاخوا بەخێر بێن سەرمان ئێستا مایکێک دانین لێرە حەزەکەم گفتوگویەک دروستکەین لەگەڵ ئێوەیە لەگەڵ ئەو بەڕێزانەیە لەگەڵ ئەو ئازیزانەیە بە سپاسێکی زۆرەوە کە لێرە ئامادە بوون هەڵبەتێک ئێوە سۆزانخان بۆ هەمووتان ناوێکی ناسراوە و ڤیددیۆی ئەو پیاوە گەورەیەشتان بینی فەرموو فەرموو سۆزان خان سەرەتا لە سلێمانی و تاخانەقین و مندلین و جەلەولا و ئەو ناوچانە بە خێراتنتانە کە من و گەنجێکی شاری سلێمانی فەخر و شانازیە کە بەڕێستان لێرن چونکە تۆ خوشکی شید منسووری یەکەم پرسیارم ئەوەیە ئایا وەکو ئەو ئامادەی خۆبەی بە کوشتن کە ئەو لیوای پشتیوانی بوو لە پێشی پێش و شەید بوو ئەتوانی وەکو ئەو بی ئەمە یەکەمان پرسیارە دووەمیشمان هەڤاڵ خوالی خۆش بوو مام جەلال لە یەکەم لێدوانی دوای ڕاپەڕین سێ وشەی بەکارێنا خانەقین و مندلیل و جەلەولا ئەتوان ئێوە ئەو سێ وشەیە لەسەر و بنی زمانتان بێ ئەمە پرسیاری دووەم بەڵێ سێمیشان ئەوەیە وەکو ژمارە 24 ئامادەی 24 سعات لە خزمەتی هاوڵاتیەکانی ئەو دەڤەرەبی بەبێت جیاوازی چونکە ڕابردوو ئەگەر ئاسایی بە پێ بڵین شێرەژن ئەم نازانەوە قوبوڵ ئەکەی تۆ قوبڵی کەیم پێ بڵین شێرەژنێت چونکە بینیمانە لە ڕابردووە ئەو کار و چالاکیانە و هەبووە بۆ ئەو پەنجەی هەڕەشەیی کە بینیمانە ئەتوانی لە پەرلەمانە دشی نارەکان بەرزیکەیتەوە دەست خۆش بێ دەست خۆش سپاس فەرموو بەڕێزیشتر تاکو جوابەکە وەرەگرین وەکو خوشکی ئەبوو عەلی قەت ناتوانم وەکو ئەبوو عەلی بم قەت یعنی درۆکە مەگە بڵێ من وەکو ئەبوو عەلیەم بەڵام هەوڵم داوە لەسەر هەمان ڕێباز بڕۆم ڕێبازەکەی من هەمان ڕێبازە بڵێ لە پێناوی ئەم خاک و نیشتمانە کە ئەگەر خۆمم داوە بە کوشت قەت قاچی بەرەو دوا نانێم قەت من دایمە یەکشت ئەڵێم ئەمر یەکێکە و خوای گەورە داوێتی کە دوو لە ڕووی ئێوە کەسێ پیس ناڵێ نایە قەت ئەگە خوای گەورە نەیبا نزیک بیتەوە لێرە بڵێ باسی ئەوەی کرد کە سەرۆک مام جەلال وتێتی خانەقین و مندەلی و بەدرە و جەسان و سعدی و ئەوانە چۆن ئەتوا ئەکەن شەڕی لەسەر بکەن وڵا شەڕمان کردووە خۆت شەڕەکەت بینیت شڕێکمان کرد لەسەر خانەقین یعنی قەت گوێم نەداوەتێ لە خەتەر لە هیچ شتێ یان لە کەسایەتی بیر بکەمەوە ئەوەی لە پێناو خانەقین بە من بکرێ ئامادەم هەتا مردن خۆم بکوشت لە پێناوی ئەو شارە نەک خانەقین لەبەرەوەی شاری خۆمە شاری باوکو باپیرمە بەڵکو لە پێناوی کەرکووک و جەلەولا و سەعدیە و بەدرە و جەسان و مندلیش بەڕێزیشتر فەرموو تۆ خانەقینیت حەزەکەم بە خانەقینی قسە بکەم هەروتم بە خانەقینی قسە بکەم من پرسیار نەیرەمەرا مامۆستا بەس فرە خۆشحاڵم کە تەرشە خۆت کردیدە لەسەر قایمەی 222 و من دڵنیامیش کە هەرتن بەیدە و تنیش لە ناو قایمەگە یەکەم تێریدەی بیر و بڕوا مۆسە من وەک گەنجی خانەقینی کە تاکەلیست لەو شارە هەر کە کورد بێدن یەکێتی نیشتمانی کوردستانە فرە خۆشحاڵم لە ناو یەکێتی نیشتمانی کوردستان کە تو خۆت تەرشیح کردیدا انشاءالله بەیدە و کە هەر تویدن توێنیدن ماف و حەق و حقوق خانەقینەکان و دەست باریدن دەستان خۆش بوو بۆستان دەست خۆش چیت هەیە بۆ گەنجان بە پەیامێکت هەبێ بۆ گەنجانی خانەقین و دەوروبەری بە تایبەتی کە سۆزان مەنسوور لێرە خۆی کاندید کردو لەوێ خۆی کاندید کردو بە ژمارە 24 خوشی ئەو پیاوە گەورەیە کە لە شاشە بینیتان خانەقینەکان وەفادارن ئەرا خانەقینەکان خۆیان و دوایەوە من داواکەم لە گەنجەی شارەگام کشتیان جوریەک دەست بخەنە ناو دەست یەکتری لە 11 چوین وەکو گشت جارێک لە گشت
خۆشی و ناخۆشی کە توش خانەقین هاتیە دەست خستیم لە سەناو دەست یەکتری و کوردایەتی شارەگا دەری خستیم نەرا کشتیان یەک جای تر داوا لە لیان کەم وەکو برای بیچووکی وەکو هاوڕی خۆیان لە یانزە بچنە سەر سنووق دەنگدان دەنگ و یەکێتی نیشتمانی کورسان بدەن و ژمارە 24 کە سۆزان خانە حەزەکەم تۆش بە خانەقینی جوابێتەوە. ئیشاڵە ئەو گەنجە جوانانە من فەرە هەڵدامە لە ناو گەنجەکان بووم لەبەر ئەوەی گەنجەکان مستەقبەلی ئێمەن ئەو نەوە تازانە ئەوان مستەقبەلی ئێمەن زۆر بە خانەقینی بێ حەزەکەم. بڵێ فەرە هەڵدامە لە ناو گەنجەکان بووم ئەو گەنجەی لە ئەو ئێمەوە خانەقینیشیم جوانەی لە فەرە هەڵدامە لە ناو جوانەکان بووم لەبەر ئەوەی ئەو جوانەی لە مستەقبەل ئێمەن ئەوانە کە ئەوەی ئێمە نەتوانیمان ئەوەی ئێمە نەتوانستی من جیوەجی بکەین ئیشاڵە ئەوان جیوەجیکەن هەوڵدامە فەرەی وەختەکە وەلیانەوە بووم هەم ئەحساسێکی گەنجێنی دەدەخۆم حسکەم وەلیانەوە کە گەنجم هەم لە معاناتیان زانم لەبەر ئەوەی معانات ئەوان جیاز وەگەل معانات ئیمەوە و ئیشاڵە ئەو ئومیدە کە ئەوان وە من دیرنەی ئومیدەگەیان هاجێگەی خۆی و وەقەت ئومیدەگەیان بوو. زۆر حەزم لەو شێوەزاری خانەقینیە من زوانە خانەقینەکان گشتی زانم لە ناو شار خانەقین دوسێ ئەن جیاوازی بەڵێ بە پێی هینەکان جیاوازی هەیە چی تر قساکە چیتان هەیە بۆ سۆزان خان چی بکات لەوێ وەکو نوێنەری خانەقین وەکو ناوچە کوردستانیەکان چی تر قساکە فەرمونون فەرموو. دەستان خۆش بێ بۆم بەرنامە سپاس دەکەم جا تۆ ئەگەر مایکەلای خۆ تۆزە بەرزکەیت ماشەڵڵا باڵا بەرزە باشەوە ئاوە باشە بێ پرسیارێ بکەم لە سۆزانخان من دوو جار سەردانی خانەقینم کردووە یەکیشان بۆ خۆشی بوو لەگەڵ مەجموعەی برادێرە سەردانمان کە جارێکی کەیان ڕۆشتین دوای شێدکردنی شەیدا بۆ عەلی بووچین بۆ زیارەتی ئەو چوین لە ڕووی خزمەت گوزاری و خانەقین زۆر خراپ بۆ کاتێ ئێمە چوین نازانم لە دوای ئەوە نهاتوومەتەوە ئێستاش هەروایە ئەگەر هەروە بێ بەڕاستی و شارە پێویستی بە خزمەت گوزاری هەر لەوێ بە ئەوە جواب دەیتەوە بەداخەوە کە ئێمە باسی تەبعیس و تەرحیل و زوڵم و جەوری نیظامی ڕابردووەکەین گۆڕ بە گۆڕ سەدام حسێن ناڵێم ئێستا حکوومەتەکە بە هەمان شێوە مقارنە نییە بەڵام تاکو ئێستا ئێمە وەکو خانەقین زەختێکی زۆر لەسەرمانە یعنی هەندێ لایەن هەیە بەداخەوە ئێستاش تایفەتگەریمان لەگەڵا ئەکەن شەڕی نەتەویمان لەگەڵا ئەکەن یعنی من بەش بە حاڵی خۆم سێ مەشروعی گەورام هێناوە بۆ خانەقین کە ئەبێ بچێتە وزارەتی تەختیتەوە کە وەزیری ئەعمار هەر کوردە لە خۆمانە وەزیری ئەعمار و ئەوەی کە مەشروعەکە وەزیری ئەعمار و ئسکان ئەبێ بچێتە وزارەی تەختیتەوە بەداخەوە لە 2022 کە من ئەو ساڵە بوومە بەرلەمانتار تاکو ئێستا کە ئەچم بۆ وزارە لە 10 جار زیاتر چوومە بۆ وزارە حەجەتەکەیەوە ئەڵێ پارە نییە جێبەجێ بکەین پارە نییە بچێتە بەداخەوە بۆ هەندێ یعنی من لە زۆر میدیای عەربی باسم کردووە وتومە لە عێراق جێوازی هەیە لە بینی شارەکان لە بینی پارێزگاکان لە بینی قەزاکان هەندێ جێوازی هەیە ئەبووە حکوومەتی عێراقی خۆی ئەوەی قبول نەکردایە یعنی ئەو جێوازیە تاکو ئێستاش خانەقین ئەو زەختە کە لەسەرمانە بووە لە ڕابردوو تا ئێستاش لەسەرمانە یعنی هەندێ مەشروعی خزمەت گوزاری هەیە کە بچوو کە بە زۆر هێناومانە بۆ شاری خانەقین ناڵێم هیچمان نەکردووە کردومانە زۆر کردومانە تا 2017 حکوومەتی هەرێمی کوردستان بە ئەنواع شێوە خزمەتی خانەقینی کردووە تەنانەت سێ کولیە لە خانەقین کردووەتەوە بە هەزارهای مامۆستا لەوێ تەعین بوونە بە هەزارهای مۆزەف پێشمەرگە بەڵام دوای 2017 تا ئێستا بە نەوعێکی ترە ناڵێم هیچ خزمەت گوزاری نیە خزمەت گوزاری هەیە بەڵام بەقەت پێویست نییە بەرامبەر بە مەکانەتی شاری خانەقین پرسیارێکی کەمەڵا ئەوەیە زۆر جا لە تیڤیەکانی بینین عەرەبە شۆڤێنیەکان بە یاسای ڕژێمی سەدامی گۆڕبەگۆڕی شەکەن باشە بیرتان لەوە نەکرێتەوە لە پەرلەمان یاسایەک دەرکەن بڕیارێ دەرکەن یەک جار کۆتایی بە بڕیارەکانی ڕژێمی بەعەز بێ ئەو بڕیارانی لە سەردەمی دەسەڵاتی ئەوە دانراوە دژی کورد بەڵێ بەداخەوە تاکو ئێستا لە عێراق زۆر بڕیار هەیە ئەڵێن قرارات حکوومەت البعث المنحل قرارات مجلس قيادة الثورة منحل خوي لخويا يعني حل بوه نماوة تاكو ئێستا لە عێراق بۆ قراراتانە ئیشەکەن ئەنجا ئەو قراراتانە زۆرن ئەگەر بێ حەلی هەمووی بە یەک جار بکەی یعنی قانون نامێنێ ئەبێ یەک بە یەک ئێستا ئێمە وەکو فراکسیۆن یەکێتی نیشتمانی کوردستان هەوڵێکی زۆرماندا کە قرارەکانی مەجلس قیادەی ثەورە
کە پیاڵێن منحل ئەوانە هەمووی پۆشەڵکەینەوە کە ئێستا ماڵ و مڵکەکان و عقاراتەکان عەرزەکان ئەوەی نیزامی ڕابردوو لە خەڵکی شارەکانی ناوچە کێشە لە سەرەکانی بردووە بگەڕێنەوە بۆ خاوەنی ئەسڵێکی خۆیان. بەڵام بڕیارەکان بە یەکجا هەمووی حل ناکرێ ئەبێ بە یەک بە یەک لەبەرەوەی بڕیارێکی زۆرە تاکو ئێستا زۆربەی بڕیارەکانی عێراق بە بڕیاری مەجلیسی قیادە ثەورە ئەڕوا بەداخڵ. کاکە زانە ئەمە جواب یەک پرسیاری تۆش بەمەوە پرسیارێک لە سۆزانخان کرد ئەو وتی لە ١٩٠ خەڵک لەبەر شەیدە بۆ عەلی دەنگی بە من ناوە تۆش وتت ئەو گەرم و گوڕێ ماوە من حەزمە کرد دیقەتێکی ئەو گەنجانت بە لەم سەرتا ئەو سەرکە ڤیدۆکەی شەیدا بۆ عەلی پیشاندرا هەمووی زۆربەی دڵی پڕ بوو چای پڕ بوو لە فرمێسک من هەمێ ئەوت پێ بڵێم بە تایبەتی لە ناو گەنجانی شاو هەستایە شەیدان تاجی سەرمانن هەمومان بۆ فاین بۆ شەیدان هەربژی بە یەک و شەش کۆتایی بە قسەکان مێنم ئەڵم یا کەرکک و خانەقین یا تا ماوین ئەجەنجیت فەرموو وەڵامی ئەو دایکەش دویتەوە باسی لەوە کرد کە پێویستە نێڵن پارە بڕواتە دەرەوە پارە بەهە دەربڕوا بێ سەروبەری دروست بێ مەسەلەن ڕاستە تۆ دەرەچی بەڵام کوردستانی شەکەر یەک خولەک لێمان بۆستی وەڵامە بدەیتەوە بەڵێ یەکەم شت کە وتی من کەسوکاری شەهیدانم من بە کەسوکاری شەهیدان ئەڵێم ئەوەی خوێنی بەخشیوەتە ئەم خاکە قەت خیانەت لەم خاکە ناکا لەبەرەوەی تۆ خاونی خاکی هەموو جارێک کە پێم بەڵێن تۆ یەکێتی ئەڵێم بڵێ من یەکێتیم کەسوکاری شەهیدان خۆیان خاونی یەکێتی نیشتمانی کوردستان و خاونی ئەم کوردستانن سەربەرزی و هەموو کەسوکاری شەهیدان سەربەرزن من پێش 2 ڕۆژ لە گەرمیان کارگەیەک هەیە پێڵێن کارگەی شیا و دعاە نەبێ بڵێم لە کەناڵەکەیەوە دعاەیان بۆ ئەەکەم بەڵام کارگەی شیا و کارگەیەکە زۆر نەجاحەتی هێناوە لە گەرمیان لەسەرەوەی 600 کەسی هەیە لەوێ کە ئیشەکەن لە ئەو کارگەیە یعنی ئێمە پێویستمان بە پرۆژەیەکی واکە لە ناو کوردستان ئەو پرۆژانە جێگر بن تاکو بتوانین هەزارهای گەنجمان هەیە کە کولیەی تەواو کردووە باشترین کولیەی تەواو کردووە دانیشتووە تعین نەبووە تاکو بتوانین هەرچەنەوە بە مستەوای ئەوانی بەڵام هەر ئیشێک هەبێ ئیش بکەن زۆر لەوە باشترە کە پارەکە بڕوە بۆ دەرەوەی کوردستان منیش وەکو جەنابەت تەشجیعی ئەو کارگانە ئەەکەم ئەو ئیشانە کە لە ناو هەرێمی کوردستان ئەکرێن تەشجیعەکەم و هەوڵیشی بۆ ئەدەین بە تاکید فەرموون تەک تۆز بیتە پێشەوە پێشمەگەیەکی دێرین بە خێراتنی سوزانخانەکەم کە خۆم لە مەعانتی پێشمەگە کۆنەکان و شەید بوونەکانیان تێئەگەم من زۆر دڵم خۆشە کە خوشکی شەید خۆ لە بژاردووە ئیشەڵا شەڕی داهاتوومان لەگەڵ عێراقا بۆ ئەکات ئیتر من ناڵێم ئەوەمان بۆ بکە لەبەرەوەی داهاتوومان دیار نییە ئەوە دیارە چی شەڕێک دروستە بێ ومێدت پێێتی وەکو قسەیەکی جوانی کراڵێ هەر کەسێک خوێنی بەخشی بێ لە پێناو خاکە خیانەت لەو خاکە ناکات بەڵێ یەکسەر من قسەکەیم بەدڵ بوو ئەو کەسەی کە مەعانەت و عەزیەتی بینی بێ لە ئیشەکە ئەزانێت چۆن سەرکەوتیش بەدەستێنێ ئێمە خۆمان سەنگاوین هەربژی سەنگا و پڕێتی لە خەڵکی قارەمان چێتر قسەیەکەکە قسەیەک ناکەن خاتون بڕۆ هیچت نییە سوپاسانەکەم عفوا فەرموو ئەوە بۆیە ئیسرارەکەم ئەڵێم نەوەگیێک هەست بەیم کە فەرموو تا دوایی گلەیتان نەمێنێ بڵێن مەجاریان پێمان نییە ئەجینا من پرسیارم زۆرە لە بریەوە فەرموو زۆر سپاسی خوشکە سۆزان دەکەم ئیشەڵا سەرکەوتوو دەبێت هەمومان دەنگمان دەنگی شەهیدانە ئێمە لە پێناوی شەهیدان ئەو ئازادیەمان ئێستا دانیشتوون لێرە من لە ڕێخستنە دێرینەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانم هەر لە ساڵەکانی هەشتاوە پەیوەندیم بە ڕێخستنەوە لە ڕێخستنیشم پەیوەندی بە مامۆستا وەسفێ بنیوەیسەوە لەو شت لێمانە چەندین جار سەردان و هەواڵ و ساغ و سەلامەتی و هەواڵم پرسیوە مش یەکێکم لەو کەسانە هەر وەکو خانەقینێک دەنگ دەدەم بە هەموو دەنگ یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە ڕێخستنەکانمان زۆر دەوە ئێستاش بەردەوامین لە ڕێخستنە دێرینەکان ناوەندێکمان هەیە لە سۆربەی دە ناوەندمان هەیە ئیشەڵا هەمومان دەنگ بدەین 222 ئەوەی لە خانەقینیش بوو بە 24 سەرکەوتوو بێ ئیشەڵا سوپاسانەکەم تۆ وەکو سۆزان مەنسوور
ئێستا وە لە چوارچەوەی لیستێکان لە پارێزگای دیالە حەزبی دیکەی کوردی هەیە لەوێ مەسەلەن گرێ گۆڵە دروستکە بەربەس دروستکە لە خانەقینە بەداخەوە من ئەڵێم ئەو حزبانە کە بە قائیمەی کوردستانی دا نەبەزیون ئەوانە تەنها بۆ سووتاندنی دەنگی کوردە لە ناوچەکە یعنی خانەقین ئەوە لە خۆی هەڵ ناگرێتەوە تۆ دەنگی کورد لەو ناوچە بسووتێنی وەکو ئەوەی باسم کرد مێژوو دروست نابێ مێژوو خۆی درستی خۆی ئەکا یعنی ئەمە هەمووی لە بیری مێژوو ناچێتەوە بە تەکید دوایی باس ئەکرێ بۆ نەوەکانمان نەوەی داهاتوو باس ئەکرێ کە لایەنە کوردستانیەکان ئەوەی لە شاری خانەقین دابەزیون بە قائیمەیەکی ناکوردستانی ئەوە تەنانەت بۆ سووتاندنی دەنگی کوردە لە ناوچەکە و لە هەموو لایەن بڵێ پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ عەزم دابەزیوە لە دیالە یعنی قائیمەیەکی کوردستانی نییە تەنها قائیمە کوردستانی لە خانەقین لستی یەکێتی نیشتمانی کوردستانە قائیمەکەی ئێمەیە 222 ئەو گەنجە پرسیاری کرد کە زوو قسەی کردوتی ژمارە 24 کاتژمێر خزمەتەکات یعنی مەبەستەکە لە ڕەنگە لەو 24 من لە هەموو لایەک ئەڵێم کوردیەکی عەیار 24م یەکێتیەکی عەیار 24م و 24 سەعات لە خزمەتی ئەو ملەتادا بەڵکو خۆم فەخری پێوە ئەەکەم خۆم بە خزمەتکاری ئەم ملەتە بزانم لە بچووک تا گەورایان ملەتێک کە خاوەنی من ناڵێم بەس 26,000 شەهید هەنی ئێمە هەنی یەکێتی خاوەنی هەزارهای شەهیدین ئێمە کورد خاوەنی هەزارهای پێشمەرگەی دێرین بە ئێستاشەوە پێشمەرگە خاوەنی کەم ئەندامی سەنگەرین کە خۆی لە خۆیان پێشمەرگە شەهیدێکی زیندووە خاوەنی کیمیابارانی هەڵەبجەین خاوەنی ئەنفالین بۆ من فەخرە کە خزمەتکاری ئەم ملەتە بم بەڵکو هەتا ماوم فەخری پێوە ئەەکەم کە ڕۆژێ لە ڕۆژان من لە پەرلەمانی عێراق نوێنەری ئەم ملەتە بوومە و نوێنەری یەکێتی نیشتمانی کوردستان بوومە لە پەرلەمانی عێراقا و بە ئێستاشەوە کە لەسەر لستی 222م لە پارێزگای دیالە کە لستی یەکێتی نیشتمانی کوردستان ئەوە مایەی فەخر و شانازیە بۆ من سۆزان خان من ئەو پرسیارم ماوە ینی پێش ئەوەی کە بچیتە سەرمایکە کە قسە لەگەڵ خۆتا بکەیت تقریبا 4 ساڵێک بوو پەرلەمانتار بووی چه حەماسەتێکت هەیە چیترت هەیە کە بە ئەو 4 ساڵی داهاتوە جێبەجێکی ئەوە خۆت سەلماندووتە کە لە ڕابردووە پەرلەمانتارێکی ئەکتیڤ بووی خەوتوو نەبووی بەڵام چیتر لە خەیاڵە بە تایبەتی بۆ خانەقین و مەندەلی و بەدرەوزە ساعان و سعدی و جەلەولا ینی من زۆر جار ئەڵێم ناوچەکانی ئێمە کە خانەقین باسەکەم قەرەتەپە لە خۆی ئەگرێتەوە جەبارە لە خۆی ئەگرێتەوە جەلەولا سعدیە حەمرین مەندلی یعنی کە باس ئەو ناوچانە کە خانەقینەکەم مەبەستم هەموو ئەو ناوچانەیە هەندێ ناوچە هەیە لەوانەیە ئەم جارە نەمتوانیەوە بەقەت پێویست خزمەتی پێ بکەم بڕیارم داوە لە ماوەی داهاتوو کە تەوازنێک دروست بکەم لە بینی هەموو ناوچەکانە لەبەر ئەوەی هەندێ ناوچە هەیە وەکو ئەوی باسم کرد بەقەت پێویست لام لێ نەکردوتەوە ئەم جارە دەرسی فێر بووم کە جاری داهاتوو ئیشاڵە کە بووم بە پەرلەمانتار بە شێوەیەکی تر ئیشەکەم خۆی لە خۆیان کەبی بە پەرلەمانتار تا 2 مانگ 3 مانگ تا قانونەکان فێرەبی شێوەی بەڕێوەبردننی ئیشەکان فێرەبی یعنی ئەوەی ئەم 4 ساڵە کە من بنیادم ناوە ئینشاءڵڵا لە 4 ساڵی داهاتوو بەرهەمەکەی بەڵکو بڵێم دەقات ئەیبینەوە باش کەواتە ئەو مایکە هەیە چۆن ئەو بەڕێزانە قسەیان بۆ تۆ کرد ئێستا تۆ هەر لێرەیت بەڵام تۆ چی بە سۆزان خانەڵی تۆ کە هاوڵاتیەک فەرم بڵێ لێرەوە ئەوە بە سۆزان مەنسوور ئەڵێم کە ئەم ملەتە کە ئەم کوردستانە بە ئاسانی نەهاتووە کوردستان ئێمە لە خەباتی شاخەوە تاکو ئەمڕۆ ئەنواعی قوربانیمان داوە ئەو ئاڵای کوردستانە کە ئێستا بەرز بۆتەوە بە خوێنی گەنجەکانمان بەرز بۆتەوە بە خوێنی شەهیدەکانمان ملەتێک تۆ ئەبی بە نوێنەری ملەتێک نەهامەتی و ناخۆشی و تەرحیل و ئەنفال و کیمیابارانی لە خۆی بردو بینیوە ئەبێ نوێنەرێکی باشبی داکۆکی لە مافی ملەتەکەت بکەی بتانی نوێنەری ڕاستەقینەی ئەم ملەتەبی تا ماوی شەڕکەی بەڵکو خۆت بی بەکوش لە پێناوی مافەکانیان
وحەسکەم شێوەزار خانەقینی ئەراخەڵک خانەقینی پامەک بشێنی بڵێ وەکو ئەوەی کاندیدی ڕقم 24 ئەبێ 24 سعات لە خزمەتی ئەو ملەتابی و بە تایبەت خەڵکی شارەکەت و حەسکەم پامەک ئەراخەڵک خانەقینی وە سوزان ئوشم سوزان کە چی دە پەرلەمانگەرە چەود دوای ملەتەو بوود کە ژمارەگەت 24 سعات لە خزمەت ئەی خەڵکە بیت ئەی خەڵکە کە ڕۆژی لە ڕوژان وەداخەوە خێر لە خۆی نەدیوە خانەقین کە خانەقین خاون تەبعیسە تەرحیل زڵم لە لیکریایە نازناوی شار شەهیدانە گەرەوە قەد ئەو ناوە بیت کە نوێنەر ئەی ملەتە بیت بتوێنی خزمەت ئەی ملەتە بکەیت و خزمەتکاریان بیت فەرموو سپاس بۆ خاتو سۆزان مەنسوور سپاس دەکەم خانەقین یەکەی میش خراپ نییە سۆزاخە وەڵام منیش ئانیە سۆرە بە سۆرانی قسەکەمی تر تێکەڵە بێ لەگەڵ خانەقینەکەی ئاجار بەجار زۆر باشە بەڵام خانەقینەکەم فرە خاسە گرنگەوێت دڵسۆزیەکەت بۆ خانەقینی فرە خاسە بینەرانی خۆشەویست لەم بەرنامە تایبەتەی هێزی تۆین لە بەغدا میوانداری کاندیدێکمان کرد بوو کە هەم خۆی کەسێتێکی بەتوانە و بەهێز و خزمەتکارە و هەم لە ناو خانەوادەکەی وە خوشی شەهید حوسێن مەنسوورە کە ناوێکی درەوشاوەیە و ناوێکی خۆشەویست و تاریخێکی خۆشەویستی بۆ هەمومان هەیە من بیرما و ئێوارەی کە جەلەولا ئازادکرا لەگەڵ هاوڕێیانم لە دەستگای میدیایی کورسات ڕۆیشتین بۆ لای ئێوارە بوو زۆر هیلاک بوو وتی باوەڕەکەن بێ ئەوەی ئێوە تەلەفۆنم بۆ بکەم بیرمە کردەوەتم ئەبێ ئەمڕۆ کورسات لەکوێ بوو بێت وتم کا حوسێن هاتوین بڕۆین لە جەلەولا بەرنامە بکەین وتی ناچینە جەلەولا ئەچینە سەر کوباشی بەرنامە ئەەکەین دڵم زۆر خۆشە بەڵام دڵیشم زۆر پڕە شەهیدمان زۆر داوە بەڵام دڵنیا بن ئێمە لەسەر بستێک لە خاچی کوردستان ئەوانەی سەرۆکمان جەلال ناوی هێناوە و هەتا حوسێن مەنسوور ماوە ئەبێ دیفاعی لێ بکەین ئەبێ خوێنی لە پێناو ببەخشین و تەواوی بەرنامەکەش لە شەوی ئازادکردن ینی هەر ئەو ئێوارەیە بۆ شەوەکەی لە کورسات بەڕاستەوخۆ پەخشمان کرد ئەوەندە هێزانێکی هەبوو هەستە کرد هەموو ڕۆژ ئەگەر چەند جار بمریت و زیندوو بیتەوە هەر بە کوردی بمری و هەر بە کوردیش زیندوو ببیتەوە ئەمە خوشی حوسێن مەنسوورە کاندیدی ژمارە 222 لە پارێزگای دیالە خۆشی ژمارەکەی 24 هیوادارم بتوانن دەنگ بە لیستەکە و سۆزانخان و هەموو کاندیدانەی دیکە بدەن کە لەوێ بە دڵی ئێوە ئێمەش لەگەڵ هاوکارانم بەرنامەکەمان پێشکەشکردن تا بەرنامەی داهاتوو کاندیدی داهاتوو بەخواتانە سپێری ببورن کوردستان و خانەقین و ملت لە ناو دڵمایە قەت لە بیریان ناکەم من خزمەتکاری ئێوە